لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحام لواني شيست حب لواني كان تفسير القرآن بيروز بهم وخزمتان ومن بس رزامندي خواهي قول وهوادان اوي ازي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قالوا ادع لنا ربك يبين لنا ما لونها قال إنه يقول إنها بقرة صفراء فاقع لونها تسر الناظرين. بەڵخۆشەویستان لە درێژە و ئاتانێک کە خوای گەورە سوبحانە وتەعالە باس لەو ڕووداوە دەکا کاتێک کە موسا عەلەیهی السەڵات وەسەلام بە قەومەکەی دەفەرمی کە خوای گەورە فەرمانتان پێ دەکاتن کە چێڵێک سەر ببڕن. ئیتر ئەوانش لە سەرەتادا دەڵێن ئەتەتەخیذونە هوزووە ئەسڵەن یعنی زۆر بە بێئەدەبانە بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەڵێن ئایا گاڵتەمان پێ دەکەی. لە دوای ئەوە کاتێکەوە موسا تەئکید دەکاتەوە عەلەیهی السەڵات وەسەلام کەەوە فەرمانی خوایە ئەوجا دەڵێن دەیلۆمان بەیان بکە چ چێڵێکە وەکو وتمان دەیانتوانین لە سەرەتادا هەر چێڵێک سەر ببڕنە بەرەوەی خوای گەورە تەحدیدی نەکردبوو بە نەکیرە فەرمووبی ئیذبەحوا بەقەرە هەر چێڵێک بی بەڵام ئەوان لەسەر خۆیان تون دەکەن چ چێڵێک بی تەمەنی کوبی. ئیتر دیارە لە دوای ئەوەش پرسیار دەکەن پاش ئەوەی کەوا تەمەنەکەیان لۆ تەحدید دەکاتەوە مام ناوەندیە لا فارضن ولا بکر وەکو لەوانەی ڕابرد باسمان کرد. ئەو جارە دەڵێن ما لەونها دەی ڕەنجی کووە ئەو چێڵە. یعنی سوبحان الله لە خوتوەی یەکەم دەیانتوانێت هەر چێڵێک سەر ببڕن. لە خوتوەی دووەم کاتێکەوە تەمەنەکەی لە بۆ تەحدید کرا دەکرا فقط ئەو شەرتەی تێدا ئەو تەمەنە بیتن هەر چێڵێک بیت تەنها ئەو تەمەنەی تێدا بیت دەبووە سەری ببڕن. بەڵام ئەوان نەیان کرد زیاتر پرسیاریان کرد دەی باشە ڕەنجی کووە ئەو کوزانان دەفن لە سەرەتادا قەدەری خۆیان تەبەن وەکو باسمان کرد کە ئەوان نەفەرێکیان لە ناودا کوژرایە نازان قاتیلەکە چێە و وەکو دواتر خوای گەورە باسی دەکا هەر یەکە ئیتهامی مقابلەکەی دەکاتن. کاتێکەوە دێنە لای موسا عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە سوبحانە وتەعالە بۆ بابنە حەلی ئەو ئیشکالە و هەروە لە بۆی کەوا چەندین پند و ئامۆژگاریەکان فێر بکاتن فەرمانیان پێ دەکات کەوا چێڵێک سەر بن. ئەو زانایان دەفەرمون کە لەناو هەموو حیوانات خوای گەورە فەرمانیان پێ دەکات چێڵێک سەر ببڕن عیلاقەی بەو گۆلکە هەیە کە ئەوان پەرست بیان لەبەرەوەی بەڕاستی وەکو خوای گەورە دەفەرمی وأشربوا في قلوبهم العجل بكفرهم. سبحان الله یعنی خۆشەویستی ئەو گۆلکەی کەوا دەیان پەرست لەگە خینیان تێکەڵاو ببوو. ئیتر خوای گەورە لەناو هەموو شتەکان دەفەرمی چێڵ سەر ببڕن تاوەکو بزانن کە ئەو گۆلکەی کە ئەوان دەیان پەرست لا تضر ولا تنفع نەسوودی هەیە و نەقازانجی هەیە لە بۆ ئەوان ئەو پەرستنەوە یاخۆ تەریکردنەوە پەرستنەی و ئەسڵەن حیوانێکی مسەخەرەکەوا خوای گەورە مسەخەر کردە بۆ ئینسان کەوا سەر ببڕێتن. ئیتر بە هەر حاڵ ئیتر داوا دەکەن ما لەونها دەی ڕەنجی کووە یا موسا ڕەنجی کووە ئەو چێڵە. قالە کاتێک ئەوان داوا دەکەن موساش عەلەیهی السەڵات وەسەلام داوا لە خوای گەورە دەکات خوای گەورە وەڵامی داتەوە و ئیتر موساش عەلەیهی السەڵات وەسەلام بەو شێوەی پێیان ڕادگەینی إنه يقول إنها بقرة صفراء. خوای گەورە دەفەرمی سبحانه وتعالى ئەو چێڵەی کەوا داوا کرایە چێڵێکی زەردە صفراء ئەوجا چ زەردێک فاقع لونها تسر الناظرين. ئیتر ئەوان کە داوا دەکەن لەسەریان توند بکرێ خوای گەورە لەسەریان توند دەکات. بەڵێ چێڵێکە ڕەنگەکەی زەردە فاقع لونها واتە زەردێکی تۆخ کو بابنین لە زمانی عەرەبی مەسەڵەن کاتێکە لە بۆ ڕەش ڕەنجی ڕەش دەڵێن ئەسوەد حالک واتە ڕەشێکی تەواو ڕەش ئەحمەڕ قانی سۆرێکی تەواو سۆر کەواتە هەر ڕەنگێک و مستەلەحێکی لە بۆ بەکاردێنرێت کەواتە تعبیر لە صافی ئەو ڕەنگە و شدەتی ئەو ڕەنگە بکاتن. ئیتر لێرەشدا کە باس لە زەردی دەکات دەفەرمی صفراء فاقع لونها کەواتە چێڵێکی زەردە چ زەردێک زەردێکی تۆخ کەوا
صاف زەردە هیچ ڕەنگێکی دیکەی تێدا نیە تەسوڕ الناظرین شەرتێش کەش تێدا نەک هەر ڕەنگێکی زەربی نا بەڵکو ڕەنگێک بی کاتێکەوە تەماشای دەکەی تەسوڕ الناظرین ئەوەی کەوا تەماشای بکە دڵی پێخۆش بی کەواتە زەردێک بی صاف زەرد بی ئەوەی تەماشای بکاتن دڵی پێخۆش بیتن کەواتە ئەوە هەموو نەتیجەی ئەوەیەکەوە ئەوان داوا دەکەن کە ئەسڵەن شتێک لەسەر خۆیان تون دەکەن کە خوا لە سەریاندانە بەڵام کە بە خۆیان داوا دەکەن خوای گەورەش لەسەریان تون دەکا قال ادع لنا ربك يبين لنا ما هي إن البقرة تشابه علينا ئەو جارە دەڵێن دیسان یا موسى ادع لنا ربك وەکو باسمان کرد کە بەڕاستی ئەوەش ئەو پەڕبی ئەدەبیە بەرامبەر بە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و بەرامبەر بە خوا سبحانه وتعالى قال ادع لنا ربك وكأنما الله سبحانه وتعالى تەنها پەروەردگاری موسى عليه الصلاة والسلام پەروەردگاری ئەوان نییە دەی داوا لە پەروەردگارت بکە يبين لنا ما هي بالومان بەیان بکە ئەو چێڵە چ چێڵێکە إن البقرة تشابه علينا لەبەرەوەی بەڕاستی ئێستا چێڵەکە تشابه علينا لە پێش چاومان زۆر تێکەڵە چەندین چێڵ هەیە ئەو صفتەی هەیە بۆ ئەوەی تەمەنی مام ناوەندیە ڕەنجی زەردە کەسێک تەماشای بکاتن دڵی پێخۆش دەبێ زۆر هەنە لەو نەوعی با لە بۆمان تەحدید بکە إن البقرة تشابه علينا وإنا إن شاء الله لمهتدون ئەو جا دەڵێن دەی إن شاء الله ئەوەشمان لۆ بەیان بکە کەوا چ چێڵێکە ئایا کار دەکا کار ناکە إن شاء الله لمهتدون ئێمە ئەگەر خوای گەورە لۆمان بەیان بکات دەیبینینەوە ئەو چێڵی تاوەکو سەری ببڕین جا وەکو زانایان دەفەرمون کە هەندێک وەکو حەدیث دەیهینەوە هەندێک وەکو قەول والله أعلم دەڵێن ئەگەر نەیانگوت بە وەینە إن شاء الله لمهتدون ئەو دوعایان نەکرد بە ئەو ئیستثنایان نەکرد بە ئەوە بە حەیاتی نەدەگەیشتن ئەو چێڵێ بەڵام کاتێکەوە دوعایان کرد ئیتر خوای گەورە لە بۆیانی سەهل کرد قال إنه يقول إنها بقرة لا ذلول تثير الأرض ولا تسقي الحرث مسلمة لا شية فيها ليرش يكو ملا شرطی دیکە لەسەر فەرز کرا لە نتیجەی ئەوەی کە بەخوا واز ناینە سبحان الله لە نتیجەی ئەوەی کە بەخوا واز ناینن ئیتر وەک گوتمان لە سەرەتادا ئەگەر بە چێڵێک ڕازیبان هەر چێڵێک ئەگەر نادوای عمری مام ناوەندێ بۆش ڕازی نەم ئەوزار ڕەنجی ئەوزار لە دوای ڕەنجیش هێشتا شتی دیکەیان دەوێتن خوای گەورە دەفەرمێ ئەوە چێڵێکە زائیدەن لەو شروتانی پێشترێ باس کرا ئەوەیەکەوە چێڵێکە لا ذەلولون ئەو چێڵە بە هیچ شێوەیەک مسخر نەکرا لە بۆ کارکردن کەواتە وەکو زانان دەفەرمون با بڵێن چێڵ هەیە با بڵێن مسخر دەکرێت ئینسانەکان بەکاری دەینن لە بۆیە ئەو کەوا فێرە ئیشێکی دەکەن چێڵیش هەیە نە بەڕەلا دەکرێتن بەس لە خۆی بلەوەڕێ ئیتر ئەو چێڵەیان خوای گەورە دەفەرمی فێرە ئیش نییە هیچ ئیشی پێ نەکرایە هیچ ئیشی پێ نەکرایە مسخر نەکرا لەوەی کەوا ئیشی پێ بکرێ ئەو دوو ئیشەش ئیستثنا دەکا تثير الأرض ولا تسقي الحرث بە هیچ شێوەیەک فێر نەکرایە و مسخر نەکرا لەوەی کەوا زەوی بچێڵی و هەروەها ولا تسقي الحرث و هەروەها ئاویش نادا ئاوی زراعەتیش نادا دیارە پێشترێ کە ئەو ئالاتانە نەبووە ئەوەی کە ئێستا هەبووە لە بۆ زەوی چێڵان لە بۆ ئاودانی زراعەت دیارە بە چێڵی کرایە بە چێڵی ئەو ئیشانە کرایە یاخود زیاتر وەکو بڵێ بەگا کرایە بەڵام ئەو چێڵە لەو جۆرانە نییە کەوا کاری پێکرابیتن ئەوە چێڵێکی تایبەتە کەواتە دیسان ئەوە قەیدێکە لە سەریان دانرا لا ذلول تثير الأرض ولا تسقي الحرث مسلمة لا شية فيها مسلمة واتە سەلامەتە لە هەموو عیب و عارێک هیچ عیب و عارێک تێدا نییە بە هیچ شێوەیەک هیچ عیب و عارێک و نیشانەشی تێدا نییە بڵێ چاوێک کۆرەبی لاقەچی شەلەبیتن و یاخود با بڵێن ڕەنجی ناشرین بە هیچ عیبێکی تێدا نییە لا شیەتە فیها دەربارەی ڕەنگەکەشی صفراء فاقع لونها وەکو لە ئایەت پێشترێ فەرمووی زەردێکی تۆخ زەردە لا شیەتە فیها هیچ ڕەنگێکی دیکە لەگەڵ تێکەڵ نییە نە سپیاتی نە ڕەشاتی هیچ ڕەنگێکی لەگەڵ تێکەڵ نییە هیچ نیشانەشی تێدا نییە سبحان الله ئەو جا لێرەدا دەڵێن قالوا الآن جئت بالحق لێرەوە گوتیان ئەطرافیان کرد یا موسى عليه الصلاة والسلام لێرەوە ئەوەی کەوا پێویست بوو لە وەصفی ئەو چێڵەی الآن جئت بالحق ئێستا بەڕاستی ئەوەی حەق بوو بیڵێ ئێستا گوتت ئێستا کۆتایی پێهات یعنی وەکەئەنەما ئەوانی پێشترێ هەمووی نوقسان بوو
ئەوانی پێشترێ هەمووی نوقسان بوو ئەوان پێشترێ هەمووی هێشتا نەگەشت بە ئەو حەقێکەوە پێویستە بگۆترێ قالوا الآن جئت بالحق ئەوەش بێئەدەبێشکەیانە لە بەرامبەر كليم الرحمن موسى عليه الصلاة والسلام كوابو شيوي قصير قلدكن فذبحوها إتر أوجا دسن أو سيرة دينو سري دبرن وكو خوا فرماني فيكرديا إتر وكو لا تفسير كان هندق إسرائيليات دينو كوا أو بس شيوي بو كو قرانو كودي طبعا بزحمت دي تريتو بالتأكيد لبلوي أوانات أو سيلا لدواي أو هم برسيارك بخوان كر أو هم الشرطي لسرداندرا خواي يقول أو همو بابلين مواصفاتي لسردان لسرد وكاري أوان كواتب الزحمة من دريته وتشير شيء هكذا نية يتر بهر حال وكل تفسير كان زور تفاصيل بيدن مكان من بودانية مهم جيشت نتيلكو فذبحوها سريان بري بلام وما كادوا يفعلون خريق بنيكن كرديان بلام خريق بنيكن يعني هندا خوان هنا وبر هندا تماطليان كر هندا بابنش سستیان کرد لە جێبەجێکردنی فەرمانەکە و بەخۆی زۆر جار ئینسان کە نەوێ شتێک بکات زۆر پرسیار دەکات تاوەکو نەگاتێ بەڵام خوای گەورە هەموو هەنجەتەکانیانی بڕی ئەوانش ناچار لە نەتیجەدا جێبەجێیان کرد بەس خەریک بوو جێبەجێ نەکەن ئەوجا لێرەدا قسەی یەکەم تەواو دەبی و ڕەبت دەبی بە قسەی دووەم کە گوتمان بەڕاستی بخۆی هەموو یەک قسەیە بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە لەسەر بابڕێن بەو شێوازەی جێڕایتەوە تاوەکلۆمان بکاتە دوو قسەی یەکەمەوەی کە خوای گەورە فەرمانێکیان پێ دەکات ئەوان لە بەرامبەر فەرمانی خوای گەورە چ بێئەدەبیەک دەکەن بەرامبەر بەخوا سوبحانەهو وتەعالا بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام و هەروەها کەسانێکن چەندە بە پرسیارێکەوە پێویست ناکا بپرسن کەوا لە نەتیجەدا لەسەر خۆیان تون دەبێت ئەوە قسەی یەکەمە کەوا ئەوە یەکەم شت دەرسی لێوە دەژێت ئێمە پێویستە ئەوەلەن ئەدەبمان هەم بەرامبەر بەخوا سوبحانەهو وتەعالا بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە هیچ شێوەیە قسەیەکی ناشایستە نەکەین و هەروەها کاتێکەوە فەرمانێکمان پێ دەکرێت فەرمانێکی شەرعی شەر نییە ئەمە بگەینە بن و بنجەوانی ئیشەکەی نا خوای گەورە چی فەرمووە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی فەرمووە سەمعنا و ئەطعنا و جێبەجێ بکەی بەبێ ئەوەی کەوا لەسەر خۆت توند بکەی لە نەتیجەدا پێت نەکرێ و بە زەحمەت پێت بکرێ پاشان قسەی دووەم کە لێرەدا باس دەکەوە إذ قتلتم نفسا فادارأتم فيها والله مخرج ما كنتم تكتمون کاتێکەوە کەسێکیان کوشتیە ئیتر هەر کەسە و دەیخاتە سەر بەرامبەرەکەی خوای گەورەش ئەوەی کە ئەوان شاریتەوە خوای گەورە کەشفی دەکات بە چ کەشفی دەکات بەو چێڵەی کەوان سەریان بڕیە ئیتر لێرەدا ڕەبتی بین دوو قسەکەیە کە خوای گەورە بەو شێوەی وەسفی دەکات کەوە پاشەوەی چێڵەکەی سەرەبڕن بە بەشێک لە چێڵەکە لە کەسە مردیەکە بدەین کەسە مردیەکە زیندوی دەبتەوە یخبر بمن قتله خەبەر دەداتە ئەو کەسانە کەوا لەوێ مەوجودن چێ ئەوی کوشتیە ئیتر ئەوە ڕەبتی بین دوو قسەکەیە كواتوا إذ قتلتم نفسا كاتك هذا فرمي كاتك وكسيك تان كشت وإذ قتلتم نفسا طبعا أويك كشتبو يكذبو بلان خواهي يقول بزما ده فرمي كاتك وكشتتان يتروكو أو حشتري قومي ثمود عيني بهمان شيء وكاتك وكو معجزة خواهي يقول حشتريش بيبخشين لبردك دا حشتريش لو خرق كردن وخواهي گەورە لەسەر زمانی پێغەمبەرەکەی صالح عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمان پێکردن کە بە هیچ شێوەیەک نزیکی ئەو حشترە مەبنەوە تەعەدای لێ مەکەن لە خۆی و لەو بڕئاوەی کەوا لە بۆی تەرخان دەکرێتن بەڵام ئەوان فەکەذەبوه فعەقەڕوها بەجەمع دەفەرمی پێغەمبەری خۆیان بە درۆ زانی عەلەیهی سەڵاتو وسەلام هەستان حشتەکەیان کوشت عینی بەجەمع دەفەرمی مع العلم ئەوەی کەوا کوشتبووی یەک کەس بۆ خوای گەورە لە سوورەتی القەمەر دەفەرمی کە ئەشقای قەومەکە بوو لە هەمووان بەدبەختتر بوو چوو بکوشتی بەڵام لۆ دەفەرمی هەمیان کوشتیان لەبەرەوە پێ ڕازی بوون بە کوشتنەکەی یاخود على الأقل دەستیان نەگرکەوە بیکوژی دوێ هەمیان مشتەرەکن لە کوشتنەکەی لێرەش دەفەرمی وإذ قتلتم نفسا کاتێکەوە کەسێکتان کوشت فادارأتم فيها یەک کەس کوشت بووی بەڵام خوای دەفەرمی ئەنگۆ کوشتان بەجەمع کوشتان لەبەر ئەوەی وەکو زانان دەفەرمون قاتلەکە لە ناویان دابوو کەشفیان نەدەکرد قاتل لە ناویان دابوو کەشفیان نەدەکرد کەواتە هەمیان مشتەرەکن لە کوشتنەکەی قاتل لە ناویان دابوو کەشفی نەکەن و هەوڵ نەدەن کەوا قیساس و حەقی بە عەدالەت لێ بکرێتەوە وەکوێ هەمیان کوشتیتیان لێ خوای وإذ قتلتم نفسا کاتێکەوە کەسێکتان کوشتیە ئیتر فادارأتم فيها لە دەرئی هاتیە هەر کەسێکەوە یعنی فتدافعتم فيها هەر کەسێک پالی دەداتە سەر واتە تۆهمەکەی دەخاتە سەر مقابلی ئەویت کە دەیخاتە سەر مقابلی بەو شێوەیە فادارأتم فيها
والله مخرج ما كنتم تكتمون. بەڵام الله سبحانه وتعالى ئەوەی کە ئەنگۆ دەیشارنەوە کەتمی دەکەن خوای گەورە کەشفی دەکا سبحانه وتعالى. ئەوەی کە ئەنگۆ دەیشارنەوە خوای گەورە کەشفی دەکا. کەواتە وەکو زانان دەفەرمون لە چاکە و لە خراپە، لە چاکە و لە خراپە ئەوەی کەوا دەیکەی بەنهێنی دەکەی، ئەو چاکەی کە بەنهێنی دەکەی کە بە ئیخلاص لە بخوای گەورەکەی خوای گەورە سبحانه وتعالى کەشفی دەکا لە ناو لە قیامەت تاوەکو پێی سەربەرز بی. خۆ ئەگەر لە دنیاش کەشفی نەکە لە قیامەت هەر کەشف دەبی یەومە تبلە سەرایە. وخراپەش بە هەمان شێوە ئەو خراپەی بە تایبەتی ئەوەی حەقی ئادەمی تێدایە خوای گەورە ئیلا کەشفی دەکا، بە تایبەتی مەسەلەی قەتلی ناحەق ئیلا خوای گەورە کەشفی دەکا، ئیلا کەشفی دەکا. والله مخرج ما كنتم تكتم. ئەگەر لەناو حەفت ماڵدا حەفت دەرگا لەسەر خۆتدا بخەی، کەسێک کە بە ناحەق بکوژی یان خراپەیەک بکەی تەوبەی لێ نەکەی و نەگەڕێەوە ئیلا خوای گەورە کەشفی دەکا. والله مخرج ما كنتم تكتمون. کەواتە هیچ شەک و گومان تێنا ئەوەی کە ئەنگۆ دەیشارنەوە خوای گەورە کەشفی دەکا، خوای گەورە کەشفی دەکا سبحانه وتعالى. ئیتر لە نەتیجەی ئەوەدا ئەو چێلان کە کوشتەوە فقلنا اضربوه ببعضها، ئیتر بە بەشێک لەو چێڵە لە کەسە مردێکە بدەن. طبعا زیندی دەبیتەوە فعلا زیندی بووە و هەروەها باسی لەو کەسەش کردکەوە کوشتیتی و پاشان بەخۆی مردەوە و قەزیەکە بەو شێوە کۆتای پێهات. نەتیجەی ئەوەش کە خوای گەورە قاتلەکەی کەشف کرد شتێکی دیکە تێیدا مەبەست بوو كذلك يحيي الله الموتى. ئابە شێوەیە خوای گەورە مردیان زیندی دەکاتەوە. کەواتە ئەوە مەبەستەکە بوو لە قیسەکە. بەڵام لەبەرتەوە بوونی کات لێرەدا لە خزمەت ئەواتە دەوەستین و لەوانی داهاتوو ئینشاءالله دەین و خزمەتی و زیاتر قسەی لەسەر دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.